گۆرانیبێژ و ئەکتەری ئەمریکی جیم دین دەڵێت ناتوانم ئاڕاستەی باکان بگۆڕم، بەڵام دەتوانم بە شێوەیەک باڵەبای کەشتەکەم وان ڕێک بخەم بۆ ئەوەی هەمیشە بگاتە شوێنی مەبەست. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵی داهێنانتان لێبێت. لە سەرەتای دەستپێکردنی شەڕی ئۆکرانیاوە تا ئێستاکە زیاتر لە 6 ملیۆن هاوڵاتی ئۆکرانی بەناچاری ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشتووە. گۆرانیبێژی پاپ جەمالە کە تاتارێکی خەڵکی کریمیایە دوو جار ماڵەکەی لەدەستداوە. کاتێک رووسیا لە ساڵی 2014دا کریمیای داگیر کرد، ئەم ساڵیش کاتێک هێزەکانی رووسیا هێرشیان کردە سەر وڵاتەکەی. ئەو هونەر و بەناوبانگی خۆی خستۆتە خزمەتی کۆکردنەوەی کۆمەک بۆ ئاوەرەکانی ئۆکرانیا. لەم ستۆدیۆی سەماکردنە لە وارشۆ گۆرانیبێژی ئۆکرانی لە کۆمەڵگەی تاتاری کریمیا خەت و جەماڵە ئامادەکاری دەکات بۆ پرۆگرامی ناوداری ناسراو بە سەماکردن لەگەڵ ئەستێرەکان ئەوەی لە پۆڵۆنیا پێشکەش دەکرێت. کاتێک تەلەڤیزیۆنی پۆڵۆنی یەکەم جار داوای لە خەت و جەماڵە کرد، ئەو دوودڵ بوو، بەڵام کاتێک کەناڵی تەلەڤیزیۆنی پۆڵۆنی بە ناوی پۆڵستات گوتی کە دامەزراوەکەی بەنیازە پارە بۆ ئۆکرانیا کۆ بکاتەوە، ئەو دەمە جەماڵە رازی بوو. بۆ من گرنگە لەم کاتەدا بەشداری لەم پرۆگرامەدا بکەم بۆ ئەوی ئۆکرانیاوە بیر کەسانی دیکەی بهێنمەوە. هەر بۆیە بۆ من گرنگە بەشداری تێدا بکەم لە پێناو ئۆکرانیادا سەما بکەم و لەو ڕێیەوە پارە کۆ بکەمەوە. بەشداربووی هاوبەشی جەماڵە کە براوەی پێشبڕکێی سەماکردنە لەگەڵ ئەستێرەکان ئاکتەر و سەماکاری پۆڵۆنی یاسێک جێشکە بۆ یارمەتیدان بڕیاری بەشداریکردنی دا. هونەرمەند جەماڵە لە ئۆکرانیا و لە ئێمە و لە پۆڵۆنیاوە نزیکە. من ڕەوشی وڵاتەکەی دەزانم کە زۆر دژوارە و دەزانم کە ئەو لەو پرۆگرامەدا سەما دەکات لە پێناو ئەوەی پیشانی بدات کە دۆخەکە لە وڵاتەکەیدا لە ڕاستیدا چەند سەختە و هەروەها چەند گرنگە ئەو دژواریانەی وڵاتەکەی لە هێزرماندا بهێڵێتەوە. جەماڵە ئەوەی دایکی دوو کوڕی گەنجە هاوشەوەی ژنانی دیکەی ئۆکرانی کە منداڵیان هەیە لە دەستپێکی جەنگەکەوە ئۆکرانیایان بەجێ هێشتووە. ماڵ و دڵم لە کریمیایە. سیاسەتمەدەرانی رووسی هەرچی لە توانایاندا هەبێت و بیشێ دەیکەن بۆ کاولکردنی هەموو کۆمەڵگەی تاتار لە کریمیا، هەروەها بۆ لە ناوبردنی هەموو بیرەوەریمان و کەلتورمان. من نازانم چۆن دەتوانم ڕایان بگرین، بەڵام دەبێت ئێمە بیان وەسێنین و دەبێت لە پێناو کریمیا و سەرجەم ئۆکرانیادا بجەنگین. هونەرمەند جەماڵە بەم دوایانە گۆرانیەکی نوێی بڵاو کردەوە لە ڕێی ئەو گۆرانیەوە سوپاسی ئەوانە دەکات ئەوانەی وا یارمەتی پەنابەرانی ئۆکرانی دەدەن. سپاسان دەکەم، ئەوە بۆ من واتای زۆر دەگەیەنێت. بۆ من وەک کۆنراوە نووسی گۆرانی و هەروەها وەک گۆرانی بێژێک کە پێتان بڵێم زۆر سپاسی هەموو ئەو کەسانە دەکەم ئەوانەی لە هەموو شوێنێ یارمەتی ئێمە لەم جەنگەماندا دەدەن. جەماڵە گۆرانی دەڵێت و دەڵێت ئەی دۆستانی خۆشەویست، سپاسان دەکەم بۆ هاوسۆزیتان بۆم، بەڵام هەموو بەرە بەیانێک خەون بە گەڕانەوە دەبینم و ڕۆژێک سواری شەمەندەفەر دەبم بۆ ئۆکرانیا. جا جەماڵە ئەو کاری ئەنجامدا. دوای 6 مانگ لە دەرەوەی ئۆکرانیا خەت و جەماڵە بڕیاریدا بۆ ئاهەنگەکانی ڕۆژی سربەخۆیی وڵاتەکەی سەردانی ئۆکرانیا بکات. هاوشێوەی زۆرێک لە پەنابەرە ئۆکرانیەکان دەگەڕێنەوە بۆ وڵات و ڕێز لەوانە دەگرن ئەوانەی بەرگری لە نیشتیمان دەکەن، هەروەها ئەوانەشی لە سەرانسەری جیهان پشتیوانی لە ئۆکرانیەکان دەکەن دشت بە داگیرکاری رووسی. بۆ مێرۆسلاڤا گۆنگادز، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. خانمەنووسەری کورد هەم زمانەوان هەم چالاکوانێکی کولتوری و شارستانیە. لە تۆرنتۆ لە کەنەدا دەژی، بەشداری لە چەندینی فیستیڤاڵ و چالاکی فرێنێتەوەیدا کردووە. بواری ڕۆژنامەوانی تەواو کردووە، پەرتووکێکی چیرۆکی بایۆگرافی بە زمانی ئینگلیزی بڵاو کردوێتەوە.
چەندین ساڵ وانەی زمانی کوردی وتۆتەوە لە کەنەدا. خانمەوەرجێڕێکی بەتوانایە لە دادگاکان و ڕێکخراوەکانی پەنابەران لە کەنەدا. ئێستاش چرۆزەند میوانی زایڵی داهێنانە. ئەم کاتت باش چرۆخان بەخێربەی بۆ بەرنامەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا. گەلێ سپاس بۆ ئێوەی ئازیز. هەر بژین. چرۆخان زۆرم پێخۆشە لە تازەترین پەرتووشی ئێوە دەست پێ بکەین. هەڵبەت من ناوم چرۆزەندە. ئالێرەوە چیرۆکێکی بایۆگرافی جوان دەگەڕێتەوە بۆ سەروەختی مناڵی و دەگەڕێتەوە بۆ ژیانی تۆ و پەیوەندی تۆ و ناوی تۆ هاوکات پەیوەندیە شارستانی و معریفەکەی تۆ لەگەڵ باوکتا. زۆرمان پێخۆشە بۆ دەنگی ئەمریکا زیاتر ڕوونکردنەوەمان بۆ باسکەن لەسەر کتێبەکەتان. سپاس دەکەم. 6 ساڵ لەمەوبەر وا ئەبێ خەریکە بێ بە 6 ساڵ و نیو دەسم کرد بە نووسینەوەی ئەم پەرتووکە. 8 چاپتەرە. چاپتەری یەکەمیان کە باس یەکەم لە ڕەوەکەی ساڵی 1990ەوە کاتێکی زۆری خایان بۆ من هەتاوەکو بتوانم بیخەمە سەر کاغەز. زۆر جار لەگەڵ ئازارەکانی خۆما ئەگریام. ئەوە قورسترین کاتم بوو کە چاپتەری یەکەم بنووسمەوە لەگەڵ چاپتەری هەشتەمە. چاپتەری یەکەم کە لە ڕۆکە دەستم پێ کرد پاشان کە یەمە سەر چاپتەری دووهەم واتە چیرۆکەکانی هەمووی پەیوەستە یەکەم بە ڕەوەکەوە چۆن ئەچینە کەمپ پاشان چۆنی ئەگەڕێمەوانێ بۆ وڵاتەکەی خۆم کە لەوێشە تەنها دەنگی ئاسکەر و چارێکی چۆڵە بێ بە تاقی تەنیا ئەژیم لە ماڵەکەی خۆمانە. پاشان لەوێوە کە ئەگەڕێمەوە شارم هەیە لە ناوەنەکانیانە کە من چەند نزیک بووم بە نیشتیمانەوە. ئەو نیشتیمانە خۆشەویستەش هەمووی کە لە مێشکمیادای ناوە هەمووی لە هزر و فکرمە هەمووی باوکم بوو. پاشان کە ئەگەڕێمەوە بۆ ماڵەکە لە ماڵەکەی بە تاقی تەنیا ئەژیم هەتا ماوەیەکی دوور و درێژ. ئەو شەڕە هەمومانی جیا کردەوە. اینجا دایکم و باوکم کە لە ڕەوەکەیە لێمونە بێ لە چاپتەری دووهەمە بەیەکە گەینەوە. کاریگەری شەڕ لە سەر گەلەکەمان چەنە بێ اینجا ئەو ئاکامەی کە لە پاش شەڕێمێنێ ئەو ڕووخانە ئەو فەرودە کە چی لە ماڵ و ژیان و پەیوەنگە کۆمەڵایەتیەکان و مرۆڤایەتیەکانەکە ئەو چکارە ساتێک داهانێ. چاپتەری سێهەم ئەگەڕێمەوە بۆ مناڵیم. مناڵیەکەم زیاترینی وەکو مناڵێکی خۆشبەخت با بڵێن خۆم لە قەڵەمەیەم چاپترەکانی مناڵیم کە پێوەستی بووە بە جوانیەکانی ژیان مناڵی خۆمم بە تەواوەتی بینیوە. چوونە دەرەوە یاریکردن بەشداریکردن لە تیپەکانی مۆسیقایە لە کەشافەیە شعر خوێندنەوە چیرۆکم نووسیوە بەشداری لە پێشانگاکانە کردومە. یەکێک کە لە پشت ئەم پشگیری و چالاکیەکانی و پشتیوانی منەوە بێت هەمووی لە سەرەتای ڕۆژەکانی ژیانمە لەو ڕۆژەوەی کە لە باخچەی ساوایان بووم باوکم بەشان هەڵی گرتوم قچێتە قەڵاندۆشکانی ئەوە باوکم بووە. ڕاستەکەی هەڵبەت چرۆخان من نزیکایەتێکی زۆر جوانم هەبوو لەگەڵ باوکی بەڕێستانە بەڕێز ڕەوانشاد کریمزەند و ئەمزانی بە چه خەمێکی گەورەوە سەرقاڵی پاراستنی شارستانی و کولتور و مێژووی کورد بووە. ئەمە یەکێک بووە لە مەهامە هەرە گەور و هەرە جوانەکانی لە ئەو کاتە لە پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیری لە سلێمانی و پەیوەندی بە ناوەند و دەستگاکانەوە. یەکێک لەو بابەتە گرنگانە کە ئەمێ باسی کەم پێم خۆشە پەیوەندی تۆ باوکە تەنها پەیوەندی کچ و باوکێک نەبوو بەڵام پەیوەندێکی فەرهەنگی و شارستانی و هاوکات پەیوەندێکی ڕۆشنبیری و پەیوەندێک قوڵ پەیوەندێکی ڕۆحی بوو. زۆر گرنگە بینێرانی دەنگی ئەمریکا زیاتر ئاشنا بن بەو پەیوەندیە جوانی ئێوە. هەرچەند نای باوکمیە وێنەکەی ئێستا من لە شوێنی کارم ئەگینا لە ماڵەکەی خۆمان لە پشت سەرمەوە دامناوە هێزێک بەیاتێ کە ناوەکەی هێنن بڵێم فرمێسکێتە خوارەوە بە چاومە بڵێم قسەم بۆ ناکرێ بڵێم بیر یەکەم قوڵایی دڵم بیریە و دەنگاکەم کە هەموو بەیانیەک
وەکو سرودێکی نیشتیمانی کە قسەی لەگەڵا کردم گۆرانی بۆ وتم بەیانیان کە هەڵیێستانین لەخەو بە گۆرانی هەڵیێستانین مامۆستام بوو هاوڕێم بوو. زۆر سپاس شۆخان بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا کە میوانمان بوون. گەلێ سوپاس بۆ ئێوەی ئازیزیش. چیرۆگنووس و بیرمەندی ئەمریکی بەڕەچەڵک لوبنانی جوبران خەلیل جوبران دەڵێت ژیان بەبێ ئازادی وەک جەستەیەکی بێڕۆح وایە. فەرمونون لەگەڵ فۆتۆکان لە جیهانەوە. یەکەم جارە پێشبڕکێی پۆکیمۆن لە جیهاندا ساز دەکرێت. کاتی خۆی شتێک هەبوو بە ناوی ڕسم ڕسمێنەوە کە مناڵ بووین هەمومانی سەرقاڵ کردبوو. چەند ساڵێکە ئەم یاریە دیجیتالیە و مناڵان و گەنجانی لە جیهاندا سەرقاڵ کردووە. ئێستاش هەزاران کەس بۆ یاری پۆکیمۆن لە سەرانسەری جیهاندا بەشداری پاڵەوانێتی جیهانی پۆکیمۆن دەکەن لە لەندەن. بەناوبانگترین یاریزانەکانی پۆکیمۆن لە گۆڕەپانی ئەکسێل لە لەندەن لە پێشبڕکێدان 5,000 یاریزان لە 57 وڵاتەوە بەشدارن بۆ بەدەستهێنانی نازناوی پاڵەوانێتەکە و بردنەوەی خەڵاتەکە کە $1 ملیۆن. یاریزانەکان ڕوبەڕوو لەسەر مێزەکان لە کێبڕکێدان داخۆکامیان دەبنە یەکەمی پاڵەوانێتەکەی یاری کاتی پۆکیمۆن. وەک شارەزایان دەڵێن یاریەکە جۆرەها تاکتیک و لێزانینی تێدا هێندەی یاری شەترەنج ئالۆزە. ئەم یاریزانە لە شاری دیترۆیتی ئەمریکاوە بەشدار بووە و ئەنجامە سەرەتایەکانی یاریەکەش بەدڵی خۆی نەبووە. لە یاری پۆکیمۆنش کۆمەندی زۆری تێدا ئەگەر بیبیتەوە ئەوە دەبێت تا کەسێکی ناودار لە جیهاندا و بۆ تەواوی ژیانت یاریەکە کاری زۆری دەوێ و توانایی و شارەزاییش. حەز دەکەم بگەمە یاریەکانی لوتکە. لە شوێنی یاریەکە تیشێرت سوورەکان چاودێرەکانن تاوەکو یاریەکی پاک و بێگەر بەڕێوە بچێت بۆ کەسانی تازە پێگەیشتوش کە بەشداری کێبڕچەکەیان کردووە پێویستیان بە ڕێنماییکردن هەیە. ئەوە پرۆفیسۆرەکانی پۆکیمۆن لەوێ بوون. پرۆفیسۆری پۆکیمۆن خۆبەخشانە یارمەتی خەڵک دەدات بۆ فێربوونی یاریەکە بۆ ئەوەشکە دڵنیا بێت لەوەی یاریەکە بە شێوەیەکی دادپەروەرانە ئەنجام دەدرێت. یاری کۆتایی پۆکیمۆن لەسەر شانۆکە بە دیار چاوی هەزاران تەماشاکەرەوە. یاریزانە تەمەن 23 ساڵەکەی کۆمەری چیک لە یاری کۆتایی ماستەرزدا لە یاریزانە ژاپۆنیەکەی بردەوە. کەشوهەوای دوای بردنەوە سەرسۆرهینەرە کەسانی کە دەیاناسم و ئەوانش نایان ناسم دڵخۆشیان کردم. یاریزانە تەمەن 16 ساڵانەکەی واشنگتنیش لە پێشبڕکێی پلە باڵاکاندا بردیەوە لەگەڵ خێزانەکەی ئاهەنگە جێڕن کە هەمویان وەک پاڵپشتی لە لەندەن بوون. هەستێکی خۆشم هەیە وەک لەسەر شانۆکەش وتم ئەمە یەکێکە لە بەناوبانگترین پاڵەوانیەکانی جیهان و بردنەوەی شتێکی سەرنجڕاکێش و گەورە بوو ئەوەژەوە بوو چاوەڕوانی بووم. کۆتایەکەی یاریزانەکان نمایشی کارتی بازرگانی خۆیان کرد و ئامادەبوانیش بەدەستی خاڵی نەگەڕانەوە. ساڵێکی پاڵەوانێتی پۆکیمۆنیش لە لەندەن کۆتایی هات. یحیا بەرزەنجی دەنگی ئەمریکا.
بەرزبوونەوەی نرخی بنزین کڕیارەکانی ئۆتۆمبیلی هایپەر و کۆنەکانی لە پیشانگای ئۆتۆمبیلی مۆنتێری لە کالیفۆرنیا نەترساندووە. هەندێک لە کۆمپانیاکانی دروستکردنی ئۆتۆمبیلە نوێکانیان لە پیشانگاکەدا خستۆتە ڕوو. دەڵێن ئیتر ئەوە دوا ئۆتۆمبیلی بنزین دەبێت بەر لەوەی بە تەواوەتی بگۆڕدرێن بۆی هایبرد و کارەبایی. ئەگەر توانای کڕینی ئۆتۆمبیلێکی هەرە پێشکەوتوو واتە بە $1 میلیۆن هەیە، ڕەنگە سەبارەت بە بەرزبوونەوەی بای بێنزین لە سەردەمی ئێستادا زۆرت نیگەرانی بۆ نێتە پێش. بۆ حاڵش بەرهەمهێنەرانی ئۆتۆمبیلی ڕازاوە یان لوکس زیاتر هەوڵ دەدەن ئۆتۆمبیلی هایبر یان بە تەواوی کارەبات دروست بکەن. هۆکارەکانی ئەم گۆڕانکاریەش جۆرا و جۆرن لە ڕێوشێنی حکوومەتی ڕابگرا نیگەرانەکانی ژینگە و بە شێوەیەکی ساکار تا دەگاتە داخوازی کڕیارانیش. لێرە هەندێک ئۆتۆمبیلی پێشکەوتووی جۆری کارەبا بۆ یەکەم جار لە پێشانگای ساڵانەی ئۆتۆمبیل نیشان دەدرێت کە بەشێکە لە پێشانگای کالیفۆرنیا. لێرە ئۆتۆمبیلی جۆری هەرە کۆن و ناسراویش دەبینرێن هەروەها تازە هاتوانی دروستکەری ئۆتۆمبیل کەم مۆدێلی هەرە لوکس و ڕازاوەشیان پێیە. سەرنجڕاکێشە بینینی پەرەسەندنی ئەو شتانی کە بە نوێی دیێنە دەرەوە. هەندێک جارتووە بیر دەکەیتەوە کە داخواوان لە بەراورد لەگەڵ ساڵی پار دەتوانن چ ئۆتۆمبیلێک بهێنە ئاراوە. دەیانتوانی چی تر لە ساڵی ڕابردووە بهێنە ئاراوە. هەمیشە سەر سوورماوە لەوەی کە تازە ڕوو دەدات. هەردوو کۆمپانیای بۆگاتی و لۆمبۆرگینی پەردە لەسەر ئەو ئۆتۆمبیلانە لادەدەن کە پێی دەڵێن دو ئۆتۆمبیلی خۆیان لە کاتێکدا هەردوو کۆمپانیای دروستکەری ئۆتۆمبیلی ئیتالیای لە ساڵی داهاتوودا دەستنە سەر هێڵی ئۆتۆمبیلی تەواو هایبرد. لامبۆرگینی ئۆتۆمبیلی نوێ نیشان دەدات کە لەم دوانەدا لە یاریەکانی نێونەتەوەی لە چوونە سەرگردا بەشداری کرد کە بە خێرایەکی زۆر ئەم کاری ئەنجامدا. تەنها لە ماوەی 10 لە کوسینۆ چرکەدا چووە سەر بەرزایەکە. فرۆشتنی ئۆتۆمبیلی لەم جۆرە تا کۆتایی ساڵ بە نرخی $260,000 دەست پێ دەکات. ئێمە ئەم ساڵ دوای نمایشی جۆری ئۆتۆمبیلی بنزینمان هەیە. لە ساڵانی 2023 و 2024دا بڕیارە هەموو ئامادەکاریمان بۆ ئۆتۆمبیلی هایبرد بگۆڕین. ئەو بەڵێنەی کە دەیدەین بە کڕیارەکانمان هەم لەلایەکەوە ئەوەیە کە ئێمە تا ساڵی 2025 دەرهاویشتەی گازی ژەهراوی کەمەکەینەوە. لەلایەکی دیکەشەوە ئێمە بەڵێن دەدەین کە ئۆتۆمبیلەکان کارایی و توانای زیاتریان هەبێ لەوانەی کە تا ئێستا نیشانیان دەدەین. هەڵبەت ئۆتۆمبیلی جۆری دیکەشان کە دەتوانیت لە ماوەی کەمتر لە 2 چرکەدا 6 مایل بڕوات و بایەکەشی لە $2 میلیۆن دەست پێ دەکات. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. کەم ژنی فەڵەستینی هەیە بە باشی زمانی عبری قسە بکات و کاری پێ بکات. زیاتر لە 3/4 ژنانی فەڵەستینی لە قودسی ڕۆژهەڵات بێکارن بەهۆی هۆکاری کولتوریەوە کە هانیان دەدەن لە ماڵەوە بمێننەوە و مناڵەکانیان پەروەردە بکەن. هەروەها دەرفەتی خوێندن کەمترە لە فەڵەستین بەهۆی ململانی ئیسرائیل و فەڵەستینەوە. بەڵام ئەو ژنانە دەڵێن خەریکە سربەخۆیی و کارامایی نوێ بەدەست دەهێنن. بەریسێ هەیڤان نور ئەفغانی مێشێن خوێن هەنگڤینی وەرگرتینە پشتی بدومەهۆی ئینانا خولە کە بخۆدانکردنا مێشێن هەنگڤینی ژیلایە سنسەلا ڕێکخستنەکە فەڵستینیان لە قودسا ڕۆژهەڵات ئەو چاوەڕێت کرد کو بەرهەمێن هەنگڤینی دوچەند هەفتیان بهێت دەست بێخید. تشتێکی نێ ئاساییە کو مێش لە هەندێ ماڵێ یان سەربانی هەبن. ji bo min tiştek bêtir mîna girîngdayna qezayê ye. Ev mêşên hingûv wek malbata min in. Gelek hevalîne. Ez fêrbûm ku ez çawa wan xwedî bikim. Mîna hebûna heywanekî li hundirê malê. ئەو کەسیاوی پرۆژەیە مێشێن هەنگڤینی بڕێڤەت بەت ڕێڤەبەرە ڕێکخستنە سنسلایە تارق ناسار یەک وەرمان جاوی ئەوە بەردەوام پێشخستنە بێختەنەڤە فلستینیان. لەڤێر ئەم هەوڵ دەدەن و ڕاستیەن لەسەر عەردێ لە قودسا ڕۆژهەڵات بگوهڕینن. ئەم بمێشێن هەنگێڤ و هەنگڤێ وان و پەرەیان هەوڵ دەدەن ژنان دوارێ جڤاکی و ئابووریدا بەهێز بکەن کو بە ئاوایەکی ژە ئاوایان بانن کەسکە لە ماڵێن وان هەبن. نەسار دەبێژی تاکو دوماهەیە ساڵە بەهێز سنسلا دەپەتری 500 ژنە فەڵەستینی فێری بخۆدانکردنا مێشێن هەنگڤینی لە قودسا ڕۆژهەڵات کرد کە ڕێژا بێکاریە دناو ژناندا نزیکی 800 ژن پێک و کار دەکەن و هەنگڤینی بە یەکسانیت فرۆشن و چارێکا دەستکەفتێ خۆ دەدەنە سنسلا.
بوان جنین کو بجدار دبن دلیوهگا کارو پیدا کرنا پارهیا بو چندشوان چید بی توجارایه که بید چند بیجن و کو درگه جیهانکانی بوان هاتیه وکرن. اول ایش بلشنا بالنحل. ام فیری گلک تشتا بون درباره مشین هنگوینی اف چاوا دجین چاوا هنگوین چیرکن اف مینا جهانک نویه که من تشتک جه نزانه بو. نیشا جنان هاتیه دان کود آرام بن و هیدی دید ناف مشین هنگوینی دا بلوند دا کنه آزرن. هر روزا پیشه گشت بو بره برنا جیان لقدسه دیگل اوان همی گرجین ناف برا جیهن اسرائیلی و فلسطینین عرب دا. زنسلاحی ویداره که پروژه وی مشین هنگوینی خلکی زیده تر هم بدد بودانا نشانن هنگوینی لسربانان یا ناوا باخچین خودا درست کرنا پتر کسکاتی جینگه هم باجر دا. هر روزا بجداری چاره سرکرنا پرزگری که جیهانه یا جنافچونا میشن هنگوینی دیگر. جبو راپور دا لیندا گرادستین هاتین مایی دنگی امریکا. یەکێک لە گرفتە سەرەکیەکانی ناوچەی هەورامانی لهۆن کەمبوونەوەی سیما کولتوری و سونەتیەکانە بە تایبەتی لە بواری پیشەسازی و دەزڕەنجینیدا. هاوڵاتیکی گوندی سەرگەت لە ناوچەی هەورامان سەرڕای ئەنجامدانی پرۆژەیەکی ئاودێری بۆ گوندەکەیان بەبێ بەرامبەر ئاشێکی لەسەر شێوازی کۆن دروست کردوتەوە کە بە ئاو کار دەکات. ئێرە گوندی سەرگەتە لە ناوچەی هەورامان بە ئاوی هەمەشوانە کە سەرچاوەی ئاوی سەرەکی گوندەکەیە ئاساوەکەی حاجی تایر سەرگەتی گرمەگرمی هاڕینی گەنمی دێت بۆ ئارد کە هەر بە وێنەی ئاشە کۆنەکان دروست کراوەتەوە و بە ئاو کار دەکات. حوزێکی ئاومان هەیە ئەم حوزە ئاوە پێڵێن سەندەسار. جا دوای سەندەسارەکە بۆریەکمان هەیە ئەم بۆریە بەرزایی 6 میترە. جا ئەم شترە بە 6 میترە بەخاتر ئەوەیە کە زەختە دروستکە بۆ ئەم ئاوە جا ئاوەکە ئەدا لە پەروانەکان لەژێر ئەم ئۆتاقا لەژێر ئەم بەردانە پەروانە هەیە. جا ئەم ئەسڵی ئەیشیە ئاساویشی ئاش بەم پەروانەیە کە پەروانەکە ئەسوڕێ ئەم بەردیچە ئەسوڕێ. جا وەختە بەردەسەرینەکە سوڕا ئەم بەردانە دوودانن یەکێکیان خوارە سابتە ئەو سەرینەکیان ئەسوڕێ بە جۆڵەی پەروانەکان ئەمەش ئەجۆڵێ جا گەنمەکە لە بین ئەم دوو بەردا ئەهاڕێت. جا ئەمەی چەقچەقەی پێڵێن چەقچەقە ئیشی ئەمەیە کە تەنزیمیەکە ئەو گەنمە یاش بێتە خوارەوە و بچێت لە بین پەروانەکان بچێت لە بین بەردەکانە بەهاڕێ. جا ئەمەش دڵیانی پێڵێن ئەم دڵیانە ئەمە بەکاتێک کە گەنمەکە نەکەینە ناو ئەمە یاش تێتە خوارەوە. لە ڕابردوودا بوونی ئاوی هەمەشوانە و مانەوەی تا ئێستا چەند ئاشێک لە گوندەکەدا هەبوون و بەو ئاوە کاریان کردووە. لە دوای ڕاگواستنی گوندەکە و لەلایەن حکوومەتی بەعسەوە ئاشەکان لە ناوچوون. بەڵام ئێستا هەوڵەکان بۆ زیندووکردنەوەی پیشەسازیەکانی هەورامان دەستی پێکراوەتەوە. کاک حاجی تاهیر دروستی کردوەسۆ. جا فقط مەبەستی ئەمە بووە کە بپارێزێ کللتوری کۆنەکانمان کللتوری کۆنمان بپارێزێ کە جیلی تازە کە گەنجەکانی ئیسە کە خەڵکانێک کە ئەسڵەن ئاشیان نەدیوە نازانن کە لە منتقەی هەورامانی چاشتی وا بووە پێداویستیەکانی خۆیان بەدەستی خۆیان دروستیان کردووە. ماتڵ ئەوە نەبوون لە دەرەوە مەسەن شتێکیان بۆ بێ یا دروستیکەن بۆی ئەمەی دروست کردووەسۆ. جا ئەمە واقعان جێی زەحمەتە. ئاشی ئاویان ئاسا و لە ڕابردوودا و لە هەورامان هەموو کەرستەکانی بە ئاو و بەرد و دار دروستکراون. ئێستا بە هۆی نەمانی ئەم ئاشانەوە خەڵک ڕێگایەکی زۆر دەبڕێت تا لە نزیکەوە چۆنیەتی کارکردنی ئاساوەکان ببینێت. ئەمە پێی ئاشی ئاویڵێن یعنی ئاش شتێکی زەروریە بۆ ئاشی ئاوی چون بە ئاو ئیشەکە چون ئاشی ئاوی بە ئاو و بە بەرد ئیشەکە. جا ئەمە لە منتقانێک لە شوێنانێک کە ئاو هەیە ئاشی ئاویش هەیە. جا ئەوە کە مەسەڵەن ئێمە ئیشێکمان کردووە لێرە کاک حاجی تاهیر جۆرێ تەرتیبی کردووە کە ئەم ئاوە هەم ئیشی ئاشەکە بکە هەم خەساریش نەچێ یعنی ئاوەکە بەخاطرەوە کەیسا کەماویە لە وڵاتانە هەم ئاوەکە ئیشی ئاشەکە بکە هەم بچێ بۆ ناوباخەکانی کە باخەکانیش پێ ئاودێریەکە. پرۆژەی ئاساوەکەی گوندی سەرگەت لەسەر دەستی سەرمایەدارێکی گوندەکە بنیاد نراوەتەوە کە هەر لە مەفتەیەدا پرۆژەی ڕاکێشانی ئاوی بۆ گوندەکە بە گوژمەی 24 میلیۆن دینار ئەنجام داوە. ئەو جگە لەو دوو پرۆژەیەش مەزاری باباناوسی بنیاد ناوەتەوە کە لە سەدەی پێنجەمی کۆچیدا و
لە گوندەکە ژیاوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، گوندی سەرگەد لە ناوچەی هەورامان. هەوادارانی میوەی مەنگۆ ڤیستیڤاڵێکیان ساز کردووە لە باکووری ڕۆژهەڵاتی میسر. یەکەمین ڤیستیڤاڵی مەنگۆیە هەم ئاهەنگێکی شایستەیان بۆ ساز کردووە، هەم سوپاسگوزاریە بۆ بەرهەمی ناوازەی مەنگۆ لە میسر. یەکەم جارە فەستیڤالێک بۆ قەدردانی ئافریقی مانگۆ لە پارێزگەها ئیسماعیلیەک و دکەفتە باکوورا ڕۆژهەڵاتە وڵاتێ مەسرێ تێگێڕان. ئەvە ژی ئەگەرێ کەش و هەوای باش و ئاخا کێرهاتیە بۆ بەرهەمئینانا ڤیفێقی. Ez layangira mangoyê me ez gelek hez ji vî fêkî dikim dema min bihîst ku festîvala mangoyê heye ez hatim ev ê yekem cara festîvala mangoyê li Esmaliyê tê geran min bihîst ku çalakiyên ciyawaz di festîvalê de hene lev me ez bi kêfxweşî hatim. Gelek çalakî di vê festîvalê de hene ji wan nimayişkirina motorsîklên kompaniya Harley Davidson her wesa çendîn grûpên muzîkan û yariyên xilîskanê. Van çend salên dawiyê da parêzgeha İsmaîliyê rewşeke xirab ya jîngehê da derbas dibe. Lewma ku berhemê mangûyê kêm bûye û her wisa ji ber kêmbûna berhemî buhayê wê giran bûye. Lê supa ji bo Xwedê, îsal zivistaneke sar bû û berhemekî zêde û zehf jê derket. Armanca rêkxerên vê festîvalê çêkirina navûdengî bo fêqiyê mango ye, da sermayedaran berefxwe bikêşin û berhem bo dervey welat bête hinartin û gerîde jî seredana vê herêmê bikin. Li gor gotina rêxera 88,000 donemên axa vê parêzgehê bi kêrî berhemînana vî fêqî tê ku sêka berhemê welatî ji vê herêmê ye. Em bi gêrana festîvala mangûyê bû yekem car pir kêf xweşîn. Ya bi zehmete ku em welatê berhemhênerê fêqî mangûyê bîn û em vê festîvalê encam nedîn. Lewma em pir kêf xweşîn bi vê festîvalê. Gelek corên mangoyê di vê festîvalê de têne firotin. Li dîv axiftina rêkxerên festîvalê di van 3 salên borî de bihayê berhemên çandiniyê li vê parêzgehê ji hinartina mangoyê bo dervey welat 1.4 milyar dolar bûye û ev festîvale 2 rojan berdewam kir. Hêlên Sindî, dengê Amerîka. کارل گۆستاڤیۆنگ پزیشکی دەرونی و دەروونشیکاری سویسری دەڵێت ناسینی تاریکیەکانی ناو ناخی خۆت باشترین شێوازە بۆ مامەڵەکردن لەگەڵ تاریکیەکانی نێو ناخی مرۆڤەکانی دیکە تا زایڵێکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی جیهان هەر شاد بن.